هەر لەسەر و راپۆرتی دەستی نەزاهە دەمێنینەوانەیە کە باس لەوە دەکات زۆرترین ڕێژەی گەندەڵی لە ساڵی 2021دا لەو ناوچانە داکراوە کە وا بڕیار بۆ نۆژەن بکرێنوانە و کە لە ڕابردوودا لە ژێردەسەڵاتی داعشدا بوون. نەوزاد مەجید مامۆستای زانکۆ جەنابیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێ بێوارە باش، سوپاسکە لەگەڵ ئێمەی. دەمەوێت بۆ دەست پێ بکەم بزانم ئەم گەندەڵێ بۆچی لەو ناوچانە داکراوە کە وا بڕیارە نۆژەن بکرێتەوە. خۆ ئەگەر سەرنج بدەین ئەو ناوچانە لە ژێردەسەڵاتی حکوومەتدا نۆژەن دەکرێنەوە. سڵاو لە ئێوە و ئێوارەی هەموو لایەک باش. خۆی لە خۆیدا دوای هەموو کاولکاریەک، دوای هەموو کارەساتێکی سروشتی یا جەنگ، زۆرترین زیان بەو ناوچەیە دەگات و دواتر حکوومەت ناچارە بە شێوازێکی ئیجباری و ناچاری بودجەیەکی زۆر زیاتر تەرخان بکە بۆ شوێنانەی بۆی ئاستی نۆژەنکردنەوەی بگەێنێتە ئاستێک کە بتوانێت ژیان تێدا ئاسایی بێتەوە. و لە بیرمان نەچێت دوای شەڕی داعش و هاتنی گرتنی شاری مووسڵ لە ژێر دەسەڵاتی کاولکاری داعشدا زۆرترین زیانی ئابووری بەم ناوچەیە کەوت و حکوومەتی عێراقیش بە ناچاری بۆ ئەوەی بوژانەوەیەکی خێرا و تۆکمە بۆ شاری مووسڵ ئامادە بکەوە زۆرترین بودجەی تەرخان کرد بۆ ئاوادانکردنەوەی مووسڵ. زۆر جار ئێمە دەزانین کاتێک زۆرترین پرۆژەیان زۆرترین داهاتی وڵات بۆ شوێنێک تەرخان دەکرێت، زیاتر دەستی گەندەڵی، زیاتر دەستی قۆڕخکاری لە وەرگرتنی تەندەراتی کۆمپانیاکان و لە وەرگرتنی تەندەراتی و نۆژەنکردنەوەی وڵاتە ئەم شوێنەیان ئەم ناوچەیە دەستی تێدەخرێەوە. زۆربەی ئەو بەرپرسانەی کە تێوەگلاون لەم دۆسیەیەدا بە بڕی پارەی زۆر گەندەڵیان کردەوە. هەندێکیان لە ژێر مەبنای ئەو دەسەڵاتەی کە لە حکوومەتی عێراقی هەیەنەوە دەسەڵاتەکانی خۆیان بە شێوازێکی ناتەندروست نایاسایی بەکارهێناوە بۆ بەدەستێنانی بڕێک پارە. بەڵام خۆی لە خۆیدا ئەم گەندەڵیەوە دەکات نۆژەنکردنەوەکەی شارەکە، نۆژەنکردنەوەی ناوچەکە هەم کەم و کوڕی تێ بکەوتێ و هەم درەنگتر ئاوەدان بکرێتەوە. باشە مامۆستا، ڕەنگە ئێستا ئەم ناوچانی کە نۆژەن دەکرێتەوە جیاواز بێت لە هەر پرۆژەیەکی دیکە کە ئەنجامەدرێت لە عێراقدا. ئەم ناوچانە پێویست دەکات لە ژێر چاودێری حکوومەتدا بێت. پرسیارەکە لێرەدایە بۆچی گەندەڵی گەیشتۆتە ئێرە دەبێ هەمووان چاوێن لەسەر ئەو بێ کە نۆژەن بکرێتەوە. بۆ گەندەڵێکە تا ئێرە هاتووە دەکرێت بۆ نمونە لە زۆر پرۆژەی دیکە لە زۆر ناوچەی دیکە گەندەڵی بکرێ، بەڵام لە ئێرەدا بۆ؟ بەڵێ خۆی لە خۆیدا ڕەنگە لە شوێنە بە تاکید لە شوێنی تریش گەندەڵی زۆرە و لە شوێنی تریش گەندەڵی هەیە، بەڵام بە ژێرەی قەبارەی ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ شاری مووسڵ بۆیە دەستەی نەزاهەکە زیاتر تەرکیزی بەسەر ئەم ناوچەیەدا لە بەروی زۆرترین بڕی پارەی هەم بۆ تەرخان کراوە هەم زۆرترین گەندەڵی تێدا کراوە. ئێمە لە بیرمان نەچێت زۆر جار وەرگرتنی تەندەرات، وەرگرتنی نۆژەنکردنەوەی پرۆژەکان یا نۆژەنکردنەوەی ناوچەکان و شەقام و بینایەتی ئەم شوێنانەوە لە هەموو ناوچەکانی تریش، بەڵام بزات لە مووسڵ ئەم دۆسیانە دەدرێت یا ئەم تەندەرانە دەدرێت بە هەندێک بەرپرسی باڵا لە ژێر فشاری دەسەڵاتەکەی خۆیان ئەم تەندەرانە وەردەگرن و دواتر ئەم تەندەرانە دەدرێتەوە بە کەسانێک کە بەرپرسن و بەرپرساتەکان نزمترە لە ئەوانەی سەروی خۆیان. دواتر بە چەند دەست دەگەڕێتەوە سەردەستەی ئەو کۆمپانیایی کە تەنفیدین یان ئەو کۆمپانیا کە بەجێبەجێکارە لە پرۆژەکەدا و زۆر جار بۆیە لە بڕی ئەو پێدانە پارەیە ئەو بڕەپارەیە کە بە گەندەڵی دەدرێت بۆ بەرپرسە باڵایانەی کە تێوەگلاون و تەسیرات و کوالێتی پرۆژەکەش و دروستکردنی پرۆژەکەش هەم تاخیر دەبێ هەم کوالێتیە باشەکەی لە دەستدەدا لە بەروەی زۆرترین خەرجی تێدا ناکەوە مەوادەکانی ڕەنگە گەندەڵی تێدا بکات و مەجبور دەبێ ئەم کۆمپانیا جێبەجێکارە لە بری ئەوەی پارەیەکی زۆری داوە بە سەری خۆی یا بۆ بەدەستهێنانی ئەم تەندەرە زۆرترین بڕەپارەی داوە دەیە هەوڵ بدە ئەم بڕەپارەیە لەلایەکی تر بۆ کۆمپانیاکەی بگەڕێنێتەوە تۆڵەی خۆی لە پرۆژەکان دەکاتەوە. باشە مامۆستا، کەواتە ئەم داهاتە زۆرەی کە دانرا بۆ نۆژەنکردنەوەی ئەو ناوچانە لە ئێستادا دەتوانین بڵین بە هەدەردراوە.
باشە کەواتە نۆژەنکردنەوەی ئەو ناوچانە بەکوێ دەگات لەمە دووە چکە دووبارە دەبێت یەکێکی دیکان بۆ سەرف بکرێتەوانێ ئەگەر بە کورتی بێ من سوپاس دەکەم. بەڵێ ئەم تێچووە و ئێمە تەسیراتی لەسەر هەموو شارەکانی عێراق دەبێتەوە لە بە حسەی کوردی شار کەم دەبێتەوە و لە محافظاتەکانی و پارێزگاکانی تریش کەم دەبێتەوە. ئێمە بۆیە دەبێت حکوومەتی عێراق ورتر و لێزانانەتر هەوڵ بدا تەرکیز بخاتە سەر ئەم پرۆژانە و دەستەی نەزاهە زیاتر تەرکیز بکاتەوە هەر ئەوە نەبێ بە لێدوانێک یان بە نووسراوێکی فەرمی تەنها ڕێژەی گەندەڵیەکان بڵاو بکاتەوە. دەبێت دەست بخاتە سەر پەنجە لە سەر برینەکاندا بنێوە کەسانی گەندەڵکار لەم شوێنانە دەست نیشان بکە و سزای یاساییامدا بۆ ئەوی کەسێکی تر نەتوانێ دەست پەنا ببایە دەست ببا بۆ جارێکی تر بۆ گەندەڵی و زیانی گەورەی مادی و معنەویش بە حکومت بگا و زیاتر مادیەکەی تەقسیم دەبێت بەسەر هەموو پارێزگاکانی وەکو حسەی کوردیش. ئێمەش زەرمەندی ئەم پرۆژە گەندەڵیانە دەبین چونکە زۆرترین پارە تەرخان دەکرێت بۆ نۆژەنکردنەوەی ئەو ناوچانەی کە دەستی کاولگاری داعشی گەیشتی تێوە کێشەی دارایی لێ دروست دەبێت. ئەمە تەسیراتی لەسەر هەموو ناوچەکانی تر دەبێت. بەڵێ زۆر سوپاس بۆ نەوسات مەجید مامۆستای زانکۆ کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرە میوانی ئەم گەشتەی هەواڵ بوون.